هەرێمی کوردستان کەوتووەتە ژێر هێرشی چڕی درۆنی تورکیا و فشارە بەردەوامەکانی ئێران بە جۆرێک کەم ڕۆژ هەیە ناوچەیەک لە ناوچەکانی هەرێم بۆمباران نەکرێت. هێرشەکانی تورکیا و فشارەکانی ئێران کاریگەریان لەسەر دۆخی دەرونی هاوڵاتیان دروست کردووە. وڵاتانی دراوسێمان هەر هەموو ڕقی لە کوردە و دوژمنی کوردن بەڕاستی. ئەمە کارێکی نەشیاوە دش بە مرۆڤایەتیە دش بە هەموو ئەمە نائینسانیەکە بەرامبەر کوور دەکرێ و لە ڕێ ئەم درۆن و مرۆن و ئەم شتانێکە لە مەترە چوارگۆشە ئەمانجی خۆی پێچێ ئەمە دەستێکی سیخوڕی و جاسوسیە بەڕاستی. بارانێکی تۆ بەران بۆچی هەیە ئەمڕۆ تورکیا لێمانیا و ئێران لێمانیا و ئەوەیە ئەمجا ئەم جەماعەتی ئەو لای لێ و جەماعەتی ئێرانی لێ لە ناوماناو ئەمان تورکیا پێی ناخۆشە لەو لا ئێران پێی ناخۆشە ئەوان ژەماکەنوە لەبەرەوەیە. بەردەوام فڕۆکەی بێفڕۆکەوان بەسەر ئاسمانی هەرێمدا دەسوڕێتەوە ناو بەناو بە بیانووی چەکدارانی پەکەکەوە ئۆتۆمبیل دەکەنە ئامانج. ئێرانیش حیزبە کوردیەکانی ئۆپۆزیسیۆنی وڵاتەکەی کردووەتە پاسا و فشارەکانی بۆ سەر هەرێم چڕتر کردوێتەوە. دوای سەردانەکەی هاکان فیدان کۆمەڵێت بینیمان کۆمەڵێت دەستدرێژی زیاتر و لەشکرکێشی زیاتر ئەنجام درا ئەمەش ئەتوانین بڵین جێبەجێکردنی ئەو پلانانەیە لە ئەنجامی ئەو سەردانیکردنە ئەوە تا ئەبینی ئێمە تەنها لەم چەند ڕۆژەی پێشوە هێرش کرا سەر فڕۆکەخانەی عربەت و بۆ لە ئەنجامدا شەیدبوونی سێت دژە تیرۆری کە سەر بە هێزی کە لە ناو دەسەڵاتان بەڵام بەداخەوە ئەبینین کە هیچ هەڵوێستێک نییە. هێرشەکانی تورکیا ناوچە شاخاوی و سنووریەکانیان تێپەڕاندووە و گەیشتوونەتە نێو شار و شارۆچکەکان. هێرشەکەی هەفتەی ڕابردووی سەر فڕۆکەخانەی عربەت کە کوژران و برینداربوونی ژمارەیە کارمەندی ئەمنی لێکەوتەوە بە گەورەترین هێرشی تورکیا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا دەنرێت. هەموو ماڵێکی کوردستان ئێستا لەژێر ڕەحمەتی درۆنی تورکی و موشکی ئێرانیدایە. بەداخەوە ململانی نێودوڵەتی ململانی ناوخۆیی هێزە سیاسەکان کە من پێم وایە بە پلەی یەکەم وای کردووە کە هەرێمی کوردستان بێتە تەراتێنی هێزە ئەقلیمیەکان و بە تایبەتیش ئێستا شەڕی مخابەراتی دەستگا هەواڵگریەکانی نێوان حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستانە وڵاتە هەرێمەکانە لە تورکیا لە ئێران و شەڕێکی ڕانەگەیەندراوی گەورە لە هەرێمی کوردستان ئێستا بەڕێوە ئەچێ. هەڵوێستی بەرپرسانی هەرێمی کوردستان ئیدانەکردن و سەرکۆنەکردنی هێرشەکانی تێنەپەڕاندووە. بەرپرسیارەتی پاراستنی ئاسمان و سنوورەکانیشان خستۆتە ئەستۆی حکوومەتی عێراق لە کاتێکدا عێراقیش هیچ هەڵوێستێکی یەکلاییکەرەوەی بەرامبەر هێرشەکان نەبووە. دڵشاد نوارە، دەنگی ئەمریکا، کەرکووک.